الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إيمان دارانو خواناساني زۆر بەڕێز، بەداخەوە بەردەوام هەواڵی ناخۆش و ناخهەژێن دەبیستین و دەبینین لە تیڤیەکانەوە، لە ڕاگەیاندن و سۆشیال میدیاکانەوە کە وەکو هەنگیان لە کلۆری دارا دۆزی بێتەوە، گەرما و گەرم نەک هەر بە قسە، ئێستا بە تۆمارکراوی بە وێنە بە ڤیدۆ لێ دەدرێت لە ڕێگای کامیراکانی چاودێری و تۆمارکردنەوە، یان کەسانێک نزیک و دوور بە مۆبایل ڕووداوەکە تۆمار دەکەن کە بریتیە لە کوشتنی کەسێک لەلایەن کەسێکەوە، یان لە ڕووداوێکا پەنا بەخوا چەند کەسێک یەکتر دەکوژن. ئەمە ناوبەناو بەداخەوە وای لێ هاتووە زۆربەی ڕۆژ زۆربەی شەوان هەواڵەکان دەبیستین و دەبینین. ئەویش دوو جۆرە. جۆری یەکەمیان نزیکترین کەسی خۆیەتی بکوش، ئەو کەسەی کوشتوویەتی نزیکترین کەسی خۆیەتی، باوک ژن و منداڵی خۆی دەکوژێ، ئەولاد باوکی خۆی کوشتووە لەم کوردستانە لەسەر ئەوەی مۆبایلی بەدڵی خۆی بۆ نەکڕیوە یان ئۆتۆمبیلی بۆ نەکڕیوە. ژن مێردی خۆی دەکوژێ، زاوا خەزور و خەسووی خۆی دەکوژێ، خەزور زاوای خۆی دەکوژێ، برا دەستی دەچێتە براکەی خۆی و برای خۆی دەکوژێ، تەنها لەسەر عاجزیەکی سادە کە قوڵ کراوەتەوە. ئەینا شایەنی ئەوە نییە دەمەبۆڵەشی لەسەر بکرێن، نەک کوشتن. جۆری دووەمیان کەسێک دەکوژێ کە خزمی نییە، نایناسێ، پێشتر هیچ ناساویەکان لە نێوانان نەبووە، کێشەیەکی پێشتریان لەگەڵ یەکان نەبووە، تەنها لەسەر فولایتێک، لەسەر هۆڕینێک، لەسەر دەشکانەوەیەک، لەسەر ڕاگرتنی ئۆتۆمبیل لە بەردەمی ماڵەکەی یان لە بەردەمی دوکانەکەی، کە هەردوو بارەکە کەسەکە خزم و نزیکی یەکتر بن یان بێگانە و نەناسیاو بن، دەکرا بە دوو قسەی خۆش، بە دانیشتنێک هەندێک تەنەزول لە حەقی خۆت، حەقتە یەک تۆست تەنەزول لە حەقی خۆت بکە، چەند چرکەیەک خۆگرتن ناڵێم خولەک، چەند چرکەیەک خۆت بگرە، وەڵامی ئەو فولایتەی ئەو مەدەوە، بەس چەند چرکەیەک خۆت بگرە، تۆ دەست بۆ لایتەکانت مەبە، تۆ مەشکێنەوە سەر ئەو، تۆ زەڕوت بکە بەولاوە. لەبەر دەرگای دوکانەکەت ئۆتۆمبیلەکەی ڕاگرتووە، هادیەخەی پێگرتی وتی بۆچی لێرە ڕادگرتووە بە تووڕێیەوە، دەتوانیت بەس بە یەک قسە کاکی گیان داوای لێبوردن دەکەم، وەڵڵی حەقی جەنابتە، ماڵی خۆتە، دەرگای خۆتە، دوکانی خۆتە، حەق بە تۆیە و من ناحەقم. سیارەکە قوربانی دڵی جەنابت بێ، بشت سووتاندایە قوربانی دڵی تۆ بێ، بەس بەم دوو سێ کەلیمەیە ئاو دەکرا بە ئاگردا، فیتنەیەکە دەکوژایەوە. هەندێک جار یەک تۆز خۆجێلکردن کەوە ئەو پەڕی عاقڵیە، خۆت وا جێلکەی کە لە بابەتەکە تێنەگەیشتوی یان لەگەڵ منت نەبووە، ئەوە ئەو پەڕی عاقڵمەندی ئینسانە. هەندێک جار بەخۆ گوێگرانکردن وا حساب کە لەو مەدیسەیە کە قسەیەک بەرەو ڕووی تۆ کراوە کە تۆ هەر گوێت لێ نییە، وا حساب کە گوێیەکانت گران و نابیستن، چەند خولەکێک سەبر بگرە قسەکە تێدەپەڕێ. دڵنیابن نەشەڕ نەکوشتن ڕووی نەدەدا. ئەوەی کە ئینسان بیر بکاتەوە بە ژیرانە و بە دیندارانە، ئەوەی دەیدەی بە سوڵح لە دوای شەڕکردن، یەک لەسەر سەتی ئەوە تەنەزول بکردایە بۆ بەرامبەر هەرگیز تووشی سوڵحکاری و دەستماچکردنی ئەو مەمنونی ئەم ڕەیز عەشیرەت و ئەو بەرپرس و ئەو مامۆستای ئاینی نەدەبووی. دووەم هەرگیز خۆت لە پۆلیس و گرتوخانە نەدەبینیەوە، بەس یەک لەسەر سەتی بەڕێزان حسابی ئەوە بکە لەو ئەوەی کە لە سوڵحا سەرفی دەکەی هەیە 100 دەفتەر دۆلاری ڕۆیشتووە لە سوڵحا، یەک دەفتەر دۆلارت بڕۆیشتایە
دڵنیا بە نەشەڕ نەدەستماچکردن نەمەمنونی ئەو نەگرتن و گواستنەوە و بەندکردن و حکومدانی حاکمت بەخۆتەوە نەدەبینی یەک لەسەر سەتی ئەوە. ئێستا پرسیارێک دەکرێت ئەی دەڵی مامۆستاخ من حەقم بوو ئاخر حەقم بوو ئەی حەقی خۆم واز لێ بێنم. بەڕێزان حەق لە وڵاتێکە ئەگە دینی ئیسلام تێدا حاکم بێ یان قانونی مەدەنی تێدا حاکم بێ ئەبێت لە ڕێگای دادگاوە داوای حەقی خۆت بکەیت بەڵام نایشارمەوە. ئەمە شتێکە دادوەرەکانیش دەزانن برایانی پۆلیس و ئاسایشیش دەزانن لە کوردستانی ئێمەدا بە تایبەت ئەوە لە عێراقیش وڵاتەکە بەگشتی و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشدا ئەڵێم لە دنیاشدا بەگشتی بڕواتان هەبێ ناتوانی لە ڕێی دادوەر و پۆلیسەوە حەقی خۆ وەرگریەوە. زۆربەی جار وڵاتی ئێمە حکم و حاکم بەس حەسمی خلاف دەکا یعنی ئەو پەڕی دەسەڵاتی هەیە پۆلیس بنێرێت تۆزە خلافەکە کەم کاتەوە لە شوێنەکە ڕایگرێ بەڵام دڵنیا بە حەقی تەواوی خۆل لە ڕێی پۆلیس و حکومەت و دادوەر و حاکم و مەحکەمەوە دەست ناکەوێتەوە. دەی کە دەستن ناکەوێتەوە ڕێگەی دووەم ئەوەیە پەنا بۆ تۆڵی عەشایری بەری تۆش خەڵک کۆکەیتەوە چەکەکەت بێنی تەقە لە خەڵک بکەی لەسەر چەند مەتر عەرزێک لەسەر جێشوقەیەک لەسەر ڕاگرتنی ئۆتۆمبیلێک لەسەر قسەیەکی ناو مۆبایل و فەیسبوک بەدەستی خۆت تۆڵە بکەیتەوە خەڵک کوژیکەوە ئەو پەڕی ماڵوێرانیە ئەو کاتە نەک حەقت وەرنەگرتەوە بۆ خۆت بەڵکو ئەوەی هەشت بوو بە تەواوی تەمەنت لەسەرت دانا زۆرجار دینەکەشت دەڕوا لەگەڵیدا چونکە ئەو کاتە بێفەرمانی خواشت کردووە کەسێکت کوشت کە لە شەریعەتە ڕێگەی کوشتنی نەدراوە تۆ دینەکەشت ڕۆی دنیاکەشت ڕۆی قەدر و حورمەتەکەشت ڕۆی ئەی چارەسەر چییە؟ چارەسەر یەک دێڕە گوێی بۆ بگرە بەدڵ گوێی بۆ بگرە نەک بەگوێ لەسەر خۆ بە لە بەڵا دوور بە لەسەر خۆ بە لە بەڵا دوور بە بە تایبەت کەسی دەستڕۆیشتوو هیوا هەیە فەقیرە هیچی نییە هەدەبێت لەسەر خۆ بێن نە لەسەر خۆی کاتێک گرنگە تۆ دەستت دەڕوا لە کاتێکا کە دەستڕۆیشتووی لە کاتێکە خزم و کەس و کار و عەشرەت و قەومت هەیە و دەتوانی بە چەند تەلەفۆنێک 50 شەکدار لە بەدمی ماڵەکەتدا کۆ بکەیتەوە لە کاتێکە دەوڵەمەند و پارەداری دەسەڵاتی پارەت زۆرە و خەڵکت بە دەورەوەیە بە زەبری پارەکانت لە حکومەتی شایشت بۆ دەکرێت ئەو کاتەی پلەداری لە حکومەتا پلەت هەیە لە حیزبدا پلەت هەیە پلەی سەربازیت هەیە پلەی سیاسیت هەیە حیزب و خزم و حکومەت لە پشتەوەیە تۆ پلەدارێکی گەورەی ئەم کاتە زۆر لێت جوانە لەسەر خۆبی بە تەحەمل بی بۆ ئەوەی لە بەڵا بە دووربی ئەو کاتە خوداش لێت ڕازی دەبێ خوش خۆشی دەوی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکا کە لە صحیحی تەرغیبە هات تەرغیب و تەرهیبە هاتووە بە ژمارە فەرمودەی 819 سەروەرمان ڕوحمان بە قوربانی ناوی محەممەد بێ صلی الله عليه وسلم دەفەرمێ إن الله يحب الغني الحليم المتعفف ويبغض البذيء الفاجر السائل الملح إن الله يقين تنهبه دڵنیابن الله سبحانه وتعالى لەسەر و عەرشی خۆیەوە عەبدێکی خۆش دەوێ ئەلغەنی دەوڵەمەندە جا هەیە بە پارە دەوڵەمەندە خوا دەوڵەمەندێکی خۆش دەوێ پلەدارێکی خۆش دەوێ خاوەن شەهادەیەکی باڵای خۆش دەوێ دەسەڵاتدارێکی سیاسی و سەربازی خۆش دەوێ کەسێکی خاوەن خزم و کەس و قەوم و دەسەڵات و چەکی خۆش دەوێ ئەلغەنی دەستی دەڕوا دەوڵەمەند هیچ شتێ لە بەردەمیان ناوەستێ بەڵام لەگەڵ ئەوەیە ئەلحەلیم زۆر لەسەرە خۆیە دەوڵەمەندی لەسەرەخۆ پلەداری لەسەرەخۆ پایەداری لەسەرەخۆ ڕێز عەشرەت و برا گەورە و دەسەڵاتداری ناوقەوم و خزم و کەس کە ئەلحەلیمە هەر یەکسەر هەڵماسیە وەکو شیر ڕەتفعلی توندی نییە ئەلحەلیم نەرمونیان لەسەرەخۆ ئینسانێکی بەتەحەمل ئەلمتەعەفف ئینسانێکی لێبوردەیە زۆر جار لە حەقی خۆی دەبووری ئەڵە با فیتنەی دروست نەبێ با برایەکم نەکوژرێ با خزمێک لەسەر من تووشی شەڕ نەبێ لێبوردەیە ئەلمتەعەفف نەفسیەتی بەرزە بیری ئەوە دەکاتەوە عەیبە بەیانی دەستی خەڵک ماچکەم عەیبە فیشەشێک تەقێنی
دوایی بە ئەندازەی باروتی ناو قاوانی فیشەکەکە دەستی ئەو ماسکەی و مەمنونی ئەو دیواخانی ئەو بی بەس تەنها ئەوەندە عەفو بکەن ئەو هەموو پارێ بدەی بە محامی لە زیندانە دیفاع لێ بکە المتعفف نفسیەتیان بەرزە پێیان عیبە داهاتوویان لەبیرە والله ئەگەر ئاواوی یەقینت هەبێ عیبادەتی خوا بکەی نوێژ و ڕۆژوو یەکسەر خوا تۆی خۆش دەوێت بەڵام ويبغض بذيء الفاجر السائل الملح خوا ئەو کەسە دەبوغزێنێ خۆشەویستی خوانیە کە خوش خۆشی نەویست بەندەکانی خۆش ڕقیان لێتی چێ زمان پیس زمانێکی زبر زمانێکی پڕ لە جوێن و قسەی ناشرین و تەشهیر بە ئەم و ئەو ئەلفاجیر بەدکار یەخەی هەموو کەس دەگرێ هەر ڕۆژە لەگەڵ کەسێکێتی ئەسائیل بەڵام ترسنۆک کارەکە دەکا قسەکە دەکا جوێنەکە دەدێ ئەمجا بەردەوام لە خەڵک دەپاڕێتەوە دەستی ئەم ماز دەکا داوای لێبوردن لەو دەکا ڕوونکردنەوە بۆ ئەو دەدا الملیح ئەمجا واز ناهێنێ نەک جارێک 100 جار داوای لێبوردن دەکا خۆ لە ماڵی خەڵک داوێ خودای گەورە ئەو بەندەی خۆش ناوێ دەی بغزێنێ سووک و ڕیسوا دەبێت لە لای خەڵکیش حەز دەکەی سووک و ڕیسوای لای ئەڵڵا سوبحانە وتەعالە پەنا بەخوا و بەندەکانی خوابی زمانت زبر نەبێت چونکە خەڵکیش قسە دەبیستێتەوە ئەنجا ئەو کەسانە غیرەتیشیان نییە ئەوە نییە بڵێ تازە قسەکەم کرد باجەکەی دەدەم زۆر دەپاڕێتەوە 100 دەست و ئەم لاولا ماش دەکا وازیش ناهێنێ حتا ئەوەندە لی دەبورن بۆیە با لەو کەسانە بین کە پەروەردگار خۆشی دەوین لەسەر خۆ بە لە بەڵا دوور بە مەڵێ من بە تەبیعەتی خۆم توندم کاکە من تەبیعەتم وایە کەسێکی تون تەبیعەتم عەسەبیم هەندێ خۆت ڕابێنە لەسەر نەرمونیانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکی صحیحدا کە لە سلسلەی صحیحی ئەلبانیدا بە ژمارە فەرمودەی 342 هاتووە رسول الله صلى الله عليه وسلم دەفەرمێ إنما العلم بالتعلم خەڵکی نەبزانن زانست بە فێربوونە قەت مەڵێ فێر نابم هەر فێر دەبی هیوا هەیە یەک جار شتێک بخوێنێتەوە لە بەریەتی لەوە ئەچێت تۆ 2 جارت پێویست بێ هی خەڵک 2 جاری بخوێنێتەوە لەوە ئەچێت تۆ جەنابەت 10 جارت پێویست بێ بەڵام هەر فێر دەبی إنما العلم بالتعلم زانست بەخۆ فێرکردنە خۆت مەخەڵەتێنە بڵێ من فێر نابم وإنما الحلم بالتحلم پیغمبر صلى الله عليه وسلم فرموي نرمونیانی و لەسەرخۆیی بەخۆ ڕاهێنانە بەڕێزان جەنابتان خۆبینیوتانە و بیری لێ بکەنەوە وەرزشوانی وا دەبینی خۆی ئەگەر 70-80 کیلۆ بێ بڵە 100 کیلۆیە 200 کیلۆ ئاسم بەرز دەکاتەوە من و تۆ ناتوانین ئەوە حەل لە شوێنی خۆی بجوڵێنین خۆ ئەویش هەروەک من و تۆ وا بووە لە سکیدایکیا پاڵەوانی ئاسم بەرزکردنەوە نەبووە ڕاهێنانی بەخۆی کردووە ئەوەندە ڕاهێنانی کردووە لە کیلۆیەک بۆ 2 کیلۆ بۆ 10 کیلۆ گەیشتۆتە 200 کیلۆ دوو هێندەی خۆی بەرز دەکاتەوە إنما الحلم بالتحلم خۆت ڕابێنە یەکەم جار یەک کەس قسەیەک پا فەوری جوابی دەیتەوە خۆت ڕابێنە بڵێ هەر قسەیەکی تاڵم بەرامبەر کرا لە ماوەی 5 دقەیە دەممدا دەخەم و هیچ ناڵێم دوایی 5 دقەکە دەبێتە 10 دقە ئەبێتە ڕۆژێک ئەبێتە ساڵێک گوڵامی خەڵکی نەزان نادەیتەوە الحلم بالتحلم نرمونياني بخو راهنانا تدريبي دوا ومن يتحرى الخير يعطى هل كسي بشوين خيرا بقر خواتوشي خيري دكا والله باني لما ورد دروا بس نيتي اوتها بخواتوشي خير بمخواتوشي خير الدكا ومن يتوقع الشر يوقى هل كسي رقي للشر به والله خوال الشر فتنة بمباريزا والله خوي قولدت باريزا بلام تولى مالا دماشت جريس كردوا حاضر في شك دز بجيرت كردوا لبن بشتين الدانا ونيتي ويا الشر بخلق بفروشي لأنه ساركيا كلاشكوفا كلا تنيش خوته ودانا ونيتي دوايا موريك اللي بك اليوم مغزنا في شك بخلق وني يقين تبتوشي بلاك خود دبي ومن يتوقع الشر يوقع تو دواب كلا خوا بتباريزه شكل مالتا ما هي الله لبن بشتين ما هي الله خۆ بپارێزە ئامێرە بڕندەکان بەکارمێهێنە و هەڵیان مەگرات چونکە ئەو کاتە تووڕۆژ هیچت بەدەستەوە نیە لە مەسافەی چەند دقەیەکە سەردیش دەبیەوە لە بەڵاکە دوور دەبی بەڵام عەرزم کردی تۆ لە ماڵەوە بە چەکەوە بە نێتی ئەوەی قسە لە هیچ کەس قبوڵ ناکەم و ئیلا لە جیاتی قسە فی شەک بەکاردێنم والله کاکە تووشی شەڕ دەبی ئەوە فەرمودەی ڕەسوول الله صلی الله عليه وسلم لەسەر خۆ بە
شەیدای خێر بە تووشی خێر دەبی. ئیمامی ماوەردی ڕەحمەتی خوای لێبێ لە ئەدەب الدنیا والدین لە مجەلەدی یەکە لە لاپەڕی 252 دا دەفەرمێ فالحلم من أشرف الأخلاق وأحقها جوانترین ڕەوشتێک ئەخلاقێک وأحقها بذوي الألباب الحلم کەوا شایستە بێ بە پیاوی بەڕێزی وەکو جەنابتان ئێوەی بینەرانی بەڕێز لە ژنان و لە پیاوان جوانترین ڕەوش بۆ ئینسانی عاقڵ و ژیر و خاوەن شەخسیەت بریتە لە حلم و لە سەرخۆی و نەرمونیانی بۆ لیمافیهی لەبەر سێشت. یەکەم من سەلامەتی العێڕضی کەسایەتیت پارێزراو دەبێ. ئینسانی لە سەرخۆ قسەی تاڵ بە خەڵک ناڵێ قسەی تاڵی گوێ لێ نابێ، قسەی زبری بە خەڵک نەوتووە خەڵک قسە بە کەسایەتی ناڵێ، کەسایەتی دەپارێزرێ ئەگەر نەرمونیان بی. وراحة الجسد جسد راحته طول درون دي استراحته لشد بريندار نابي في شكل بيو ناندري چونك خود لسر خوبي سيميان واجتلاب الحمد همو خلق متحدك چند جار منو تو مدحي كسيك مان كدو لبازارة كابرايكي نفام يخي بيقرتوا ام چو دستي لمل كدو شتي پارشي داوتي وماتي كدو لكل خوي كدو توا منو تو نمانگو ترسنوكا الين هي الرحمة لدايكو باوكد بيا براستي فلان كس مرد بو او بلاي لخوي دور خستوا فلان كس حقيقي مشروعي خوي بو كتشي لفلان كس بورا وتي خايناك بابا او زوي كشتو كاليا من بيك ويا والله يقينم هي تو ملككي من ان شاء الله ومترك داجي كدو بس با من الله كان متوشي فيتني نبن من باي صدتن قدم وجودة شنم قيتشك بات شوارتنا كي لقال نبي با ام فيتني يرون دا با اوي هشمل لدستي ندم منو تو هزاران خلق لين هي رحمتي خوال لبي بخوا بياوي تشاك بو والله او فيتني كو جان دوا شوارتنا كغنمد بروالم همو دشتي هوليد وسليماني ودهوك وكركوك انا ما بيني خلق او همو ملكم علي هبو لسر جاي چنتنا كغنمك اوي هشي بو داينا فلا مريد فنگا كيدا ولا سرجود كردن يكتريان خوش اموتي نا با من الله كانم توشي شر نبن خوا زوري داوا قيناك حاكمي جنيا دادگايكي سر زوينيا بلام خوا دادگاي خوا هيا برو حواضه بخوا بالشر اللي قلناكم اجتلاب الحمد همو كس بشتا وفش ضلي يا ربي رحمتي خوا اللي بي خلق سباس دكن خلق پنجي خيرت اباجا بيدكن هدي وهمني بچي تيك دسيا برزان بس يشد المرض انسان كان خوش بو او هدي وحوصلي جاراني نامنه اگر نخوشك لما ضكت عم دابو هستت كل وكو جاران نيا جاران لسرخو هي من يستطيع طورو عصبيه لي مقره نخوشي كار دكات السر حلم لسرخو انسان طوري دكا او الغضب لكاتي توربون دا او انسان لسرخو هي من توركراوا لو كات دا لي مقره لي مكا بخال فيديوي مقره بران زور شتيكي ناشيرنا مسلمانان كسيك دوسيا كلمه دله لكاتي توري دا دوسيا قصدكا ام مايكي بردوت بردم وتصويري دكا ودعاي لحم وفيسبوك عليه دريتوا ام كسح حلم لسر خويا خوي لكاتي تورا بوندال لدز داوا تو لو كات داويني مقرا تو ماري مكا قسكاني تسجيل مكا بلاوي مكا او لو كات درم بلينا جيل دعاي لقسكاني خوي بشيمانا سيميان او الظروف القاسيه المتغيره باردوخي رقي نارحات كاكا كابرك باري لجفانا نبو والله پێشتر پیاوێکی بەڕێز بووە خانەدان بوو لەم کوردستانەدا نانی پێشمەرگەی داوە نانی پیاوانی بەڕێزی داوە ئێستا بارودۆخ سوڕاوە ئێستا سەیدەکە گیرفانی بەتاڵە متبەخی گەرم و گوڕنێ وەڵی تووڕە دەبێ وەڵی ئەو حلم و لەسەر خۆیەی جارانی نامێنێ تێکچوونی بارودۆخ ئینسان ناڕەحەت دەکا. پرسیارێک دەکرێ هەندێک کەسی ناحاڵی لە دین و لە ژین ناڕۆشن بیر پەم بدراو لەلایەن هەندێک خزم و کەسەوە وا دەزانێ بۆ ئەوەی بە ئازا بناسرێ دەبێت تند و تیژ بێ بۆ ئەوەی بە ئازا بناسرێ لە ناو خزم و کەس و بێگانەدا ئەبێت تند و تیژ بێ تووڕە و پەست بێ دەست دۆشێن بێ. ئایا ئەمە ئازایەتیە؟ نەخێر، ئەمە یەکەم دوول لە ڕووی جەنابتان پەرژین بێ بە گۆڵ کەریەتیە، دووەمیان دەرونی نەخۆشە، سێمیان بچووکی ناو ناخی خۆی هەیە بەم خۆفشکردنەوەیە دەیەوێت دایپۆشێ گرێکی دەرونی هەیە
بچووکی دەرونی هەیە بە خۆفشکردنەوە و خۆ عەرزکردن و خۆ بەدەسەڵاتدار و ئازانی شاندان ئەو گرێ بچووکەی ناخی دەیەوێت داپۆشێ دەی تۆ لەوانە مەبە هەمومان ڕقمان لە ترسنۆکیە و حەزمان لە ئازایەتیە بەڵام چێ ترسنۆکە دکتۆر محەممەد عەبدوڕەحمان العەریفی لە کتێبی ئیستەمتع بحەیاتیکە کتێبە بەناوبانگەکەی خۆیدا ئیستەمتع بحەیاتیکە لە لاپەڕی 337 ئەو چاپە عەرەبیکە لە لای منە ئەڵێ باسی ئینسانی ئازا دەکا باسی ئینسانی ترسنۆک دەکا ئەڵێ جارێکیان لە وەلیمەیەک لە نانی شاییەک بووین لە کاتی گفتوگۆدا ناوی یەکێک لە سەحابە و هاوڵانی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لە بیر چوو بووە شۆفێرەکەم هاوڕێکەم کە هاتینەوە لە ڕێگادا وتی جەنابی دکتۆر مامۆستا وەڵڵی ناوی ئەو سەحابیەم دەزانی وتم ئەی بۆ قسە نەکرد وتی وەڵڵەهی شەرمم کرد لە شەرمان نەموت وتم برا ئەوە ترسنۆکیە خۆزگە بە دووتایە ئازایەتی ئەوەیە ناوەکەت دەزانی معلوماتی تەواوت لابوو با من دکتۆر بم با ئەو مامۆستای زانکۆ بێ با تۆ کەسێکی نەخوێندەواربی ئەم معلوماتە بچکۆ لە جوانە لا لە شوێنی خۆی بیڵێ ترسنۆکی ئەوەیە زانستت لابێ و نەوێری بیڵێ ئەڵە جارێکیان مامۆستایەک بۆی جێڕامەوەتی ئەو کاتێککە لە پۆلی 12 بووین لە کتوپڕا هەواڵی یەکێک مردنی یەکێک لە هاوڕەکانی پۆلی 12مان گەیشت لەو کاتەدا ئەو تەلەبانی کە زۆر لە مردوەکە نزیک بوون لە قوتابی مردوەکە نزیک بوون نوێژ نەخوێن بوون نوێژیان نەدەکرد والیغونە فی المحرمات لە کارە حرامەکاندا ڕۆچوو بوون ئەڵێ لەو کاتەدا بیرم کردەوە هەستم وتارێک بدەم باسی مردن بکەم باسی گەیشتنەوە بەخوا باسی بەداخەوە کەسێ بمرێ و لەم ژیانەدا سوزدەیەکی بۆ خوا نەبرد بێ ئەڵێ پێم وت ئەی دەست خۆش وتارەکەتدا چونکە کاریگەری زۆر لە سەریان دەبوو لەوە چێت تۆ بەیان کردە هاوڕەکانی هەموو لەژێر کاریگەری قسەکان تا لەوە چێت تۆ بەیان کردایە وتی ناوەڵڵاهی بەداخەوە شەرمم کرد خۆم بەوە بچووکتر زانی من خەتیبێکی مزگەوت نیم و دەستم بە وتاردان وتم بەداخەوە ئای ترسنۆکی چی بە ئینسان دەکات ئەمە ترسنۆکیە لە کاتێکە پێویستە قسە بکەی و نەیکەی ترسنۆک ژنێکە ئەوەی لە دڵیەتی ناوێرە بە مێردەکەی بڵێ بەخوا کاتی خۆی بی و تابرینێکی بچوو بوو گەورە نەدەبوو نەدەگەیشتە جیابوونەوە ترسا نا ئازا و بوێر بە زمانی شیرین ناڕەزاییەکانی ناودڵ و ژیانت بە مێردەکەی خۆت بڵێ بۆ خەڵکیان باز مەکە ترسنۆک ئەو کڕەیە ئەو کوڕەیە ئەو کچەیە کێشەیەکی خێزانی هەیە بۆ دایک و باوکی خۆی باسی ناکە کە نزیکترین کەسن لێوەی کە دڵی خۆیانی پێشکەش دەکەن کە سینەی خۆیانی بۆ دەکەنەوە ترسنۆکە ئەو کوڕ و کچەی کێشەی خۆی بۆ هاوڕەیەکی باز دەکا بەڵام بۆ دایک و باوکی خۆی باسی ناکە فعود نفسك على الشجاعة نفسی خۆت ڕابێنە لەسەر ئازایەتی ئازایەتی بەچی بە تەقەکردن لە خەڵک بە بەکارهێنانی چەک بەوەی هەر کەسێوەتی یەک تۆ بڵێ دا نا الشجاعة في النصح ئازا بە قسەی خێر بۆ خەڵک بکە ئەمە ئازایەتێ برا لە شوێنە قسەی خێر لە مەدیسیەکە دەزانی با مامۆستای مزگەوت نەبی با مامۆستای قوتابخانە نەبی با ئەدیب و ڕۆشنبیر نەبی سەخێرەکانت لەو شوێنەیە ئازایەتیە نەسیحەتی خەڵک بکە هەروەها ئازا بە لە ئیلقادا لە هەر شوێنێکە زانستێکت پێ بوو مەترسە ترسنۆک مەبە بیڵێ لەوە چه زانایانی گەورە ئەو وشیان لە بیر چوو بێتەوە خۆی گەورە لەسەر زمانی تۆ بیخاتە بەرچاو و بەردیدە و بەرگوێیان سێمیان الشجاعة في تطبيق مهارات التعامل مع الناس زیرەک بە وریا بە هەندێ فەن هەیە بۆ ئەوەی بچێ ناو دڵی خەڵکەوە بەکاریان بێنە بەڕێزان ئەمە ئازایەتیە بەخوا ئازا ئەو کەسەیە دەیان فەن و فنون دەیان ڕێگەی جوان دەزانێ بۆ ئەوەی خۆی بخاتە ناو دڵی خەڵکیەوە و خەڵک خۆشیان بوێ بەخوا ترسنۆک ئەو کەسەیە دەیان ڕێگا دەزانێ بۆی بە حساب خەڵک لێی بترسن سام و هەیبەتی هەبێت لە گەڕەکەکەیە لە ناو براکانیە لە ناو خزمەکانیە لە ناو حیزبەکەیە لە ناو سیاسەتەکەیە خۆی بەسەر خەڵکا فەڕستکات دەیان ڕێگا دەگرێت بۆ خۆنواندن ئەوە ترسنۆکە ئازا ئەو کەسەیە دەیان ڕێگا و فەن دەدۆزێتەوە بۆ ئەوەی کەسێکی شیرین و خۆشەویست بێ لە لای خەڵکی داواکارم لە خوای پەروەردگار یا ڕەبی خوا لەسەر خۆمانکەی سەلامەتمانکەی لە بەڵا بە دوورمانکەی یا ڕەبی خوا لە بەڵا مصیبەت بە دوورمانکەی یا ئەڵڵاه مافمان نەخورێ و مافی خەڵک نەخۆین بە گەورەی خۆت داوا لێ دەکەم یا ئەڵڵاه لە هەموو بەڵا مصیبەتێک لە هەموو ئینسانێکی شەڕانی یا ڕەبی خوا بمان پارێزی
بە گەورەی خۆت پەروەردگارە هیدایەتمان بدەی نەسیحەتی جوانمان هەبێ کلیری کردنەوەی دەرگای خێر بین یا ڕەبی خۆیان قفڵ بدەین لە دەرگای شەڕ لەسەر دەستی ئێمە شەڕ و فیتنا نەقەوم بێ لەسەر قسەی ئێمە و دەستی ئێمە هەمیشە تا لە ژیانداین یا ڕەبی خۆیان ئاشتی بەرپا بێ بە گەورەی خۆت یا شافیە ئەڵڵا شیفای نەخۆشەکانمان بۆ بنێری یا ڕەبی خۆیان شیفای هەموو نەخۆشەکانمان بۆ بنێری ڕەحم بەو کەسانەمان بکەی کە مردوون و چوونەوە بارەگای خۆی پەروەردگار یا ڕەبی خوا لە گوناهی ئێمەش و ئەوانیش خۆش بی ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی آمین آمین والحمد لله رب العالمين